دیار ئازاد یەکێکە لە ژەنیارە زۆر دیارەکان و یەکێکیشە لە فۆتۆگرافەرە زۆر باشەکان کە فۆتۆکانی لە چەندین پێشانگەی نێودەوڵەتیدا بەشداری کردو و هەروەها چەندین خەڵاتیشی بەدەستێناوە. لە ئێستادا نوێترین موزیک ڤیدیۆی خۆی بڵاو کردەوە بێگومان جگەلەوەی کە چەندین بەرهەمی تایبەت بە خۆی هەیە، چەندین با بڵین بەرهەمی جیهانیشی جارێکی تر کەڤەر کردوێتەوە. دواترین بەرهەمی گۆرانی چەندین گەڕام لە شارانە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ تۆمار دەکرێتەوە. زۆر بەڕێز دیار ئازاد لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵما. ئەم کاتت باش کاک دیار، پێش ئەوەی کە بێمە لای تۆ بەشێک لە کلیپەکە ئەبینین و ئەگەڕێنەوە. کاک دیار، سڵاوت لێبێ و ئەم کاتتان باش. سڵاو لێوە، زۆر زۆر سپاس. سپاس بە تۆ. ئەگەر باسێکی ئەم بەرهەمەمان بۆ بکەیت، تۆمارکردنەکەی گەڕێتەوە بۆکەی و هەروەها کاری ڤیدیۆ کلیپ و بەرهەمەکە بەگشتی ئەگەر باسی بکەیت. سەرەتا سپاس بۆ بەخشکردنی ئەو کلیپە لە شاشە جوانەکەی کەناڵی بەڕێستانەوە. دەربارەی ئەو کلیپە توانم بڵێم زنجیرەیەک میلۆدی کوردی کە زۆر زۆر یەکێک ئەلەو گۆرانیانە ئەوە بوو چاندین گەڕام لە شاران ڕاست ئاوازەکەی با بڵێن ئاوازێکی قەڵقازیە کوردی نییە، بەڵام وەکو گوێگرتن زۆربەی خەڵکی کورد با بڵێن ئاشنایان لەگەڵ گۆرانیان خودیادگاری هەیە. جگەل کۆمەڵی گۆرانی کوردی هەیە هەر بە هەمان تایید کە ئیشی لێ ئەکەین لە ستۆدیۆ هەر لەگەڵ ئەو بەڕێزانەیە کە ئاماژەکراوە بە ناویان. زیاترین کارەکان لە کێرکوک تۆمارێکم لە ستۆدیۆیەکی جن لەگەڵ بەڕێز محەممەد چەکما کە ئەوی شوێنیاری ئامێری پانۆ کاری دابشکردنی مۆسیقا و شتەکە ئەو بۆی ئەکات. دیارە پێشتریش من بە هەمان شێوە بەرهەمێکی مامۆستای گەورە مامۆستا عەلی مەردان گۆرانی کۆڵان بە کۆڵان بە هەمان ستایل ئەو گۆرانیشمان ڕیکۆرد کرد و بە ئامێری قانون باکگراوندێکی ئۆرکسترایمان بۆ دروست کرد. ئەمەش بە هەمان شێوە دیارە ئەمە کۆتاییشیش نابێت کۆمەڵێ شتی گۆرانی و میلۆدی کوردی هەیە ئەوانی وردە وردە هەر بە هەمان شێوە بە شێوازی کلیپ بڵاویەکەینەوە. زۆر باشە. ئەم ئیشەی ئەم جارەیان لە وڵاتی تورکیا کاری کلیپەکەی بۆ کراوە. بەڵێ. هەوڕێ خۆشەویستم کاک عەلیارە ئەو کاری وێنەگرتن و هەموو شتێکی ئەو بۆی کردم. بەڵێ. ئەوە یعنی دەربارەی ئەم کلیپیان وەڵۆ بوتم زنجیرەیەک کۆمەڵی گۆرانی و میلۆدی کوردیە کە وردە وردە هەمووی بڵاوکەینەوە. زۆر باشە. کاک دیار، کارەکانی تۆ بێگومان زۆر سەرنجڕاکێشن و زۆر تایبەتیشن. هەمیشە کارەکانت ئەناسرێتەوە، بەڵام ئەمە بزانم کە پرسیارەکەم ئاوا بێت مەبەستان لە نوێکردنەوە یان کەڤەرکردنەوەی جارێکی تری ئەم بەرهەمانە یاخود بەرهەمەکانی تۆ با بڵێن پەیامی چییە؟ بەڵێ دیارە ئەوانەی کە من
ئەو بەرهەمانەی کە دەستی بۆ بەنیا ئەو گۆرانیە کۆنا ئەو کوردیانە کۆمەڵشتین کە لە کۆ ناوتراوەتەوە کە توانین بڵین بە کەلتوری خۆمانی دانین بۆیە ئێمە پێویست بۆواکەیان ئێمە هەرچەنێ بچینە دنیای تەکنۆلۆژیا هەرچەنێ کۆمەڵی پشتی کە گۆڕانکاری بەسەر وڵاتدا بێ بەسەری ناوی بەڵام تۆ بێت کەلتوری خۆت بپارێزی بە تایبەتی هونەری موزیکیانی هونەری موزیک گۆرانی وتنەیەکێکە لەوانەی کە ئەبێت تۆ بیپارێزیەوە بە تایبەتی موزیکی کوردیەکێکە لەو ینی چەناڵی کللتورە دەوڵەمەندانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە پێویستە و ینی ئەرکی سەرشانی هەموو موزیسیانێکە کە بتوانێت پارێزی لێ بکە لەو گۆرانی کوردیانە ینی من بۆ شێوازە تازم کردەوە پێم خۆشە گروپێکی کارێت بە شێوازێکی زۆر زۆر ڕۆژ ئاوایان سازی کاتەوە گروپیش کە هەبێت بە ڕۆژ چۆنەڵی بە سلوبێکی ستایلە جیاوازەکە بە سنەتی بۆ کۆمەڵی ئامێری سنەتی بەکاربێنێ یعنی تۆ بۆ شێوازە ئەتوانی کوردی خۆت بپارێزی بۆیە ینی ئەوەی کە من وەک پرسیارەکەت کرد ینی ئامانجی ئێمە لەوەیە کە تۆ کللتوری خۆمان ون نەکرد کۆمەڵێ ئاوازی تازە دێتە ناو دنیای موسیقای کوردیەوە بەڵام نابێت شتە کۆنەکانیش لەبیر کرد. زۆر باشە کاک دیار تۆ سەرەتاکانی تۆ بە ئامێری ساز دەستە پێ کردو و دواتر چوویتەتە سەر ئامێری قانون ئێستا هەردوو ئامێرەکە بەیەکەوە ئەژەنیت و پەیوەندی ئەم دوو ئامێرە بۆ تۆ زیاتر چییە؟ بەتاکی دوو باس کرد سەرەتام لەسەر ئامێری سازم دوای گۆبرکردن بۆ کۆمەڵێک موزیک و بەڕاستی ئامێری قانون لە موسیقای کوردیا تۆزێک کەم بوو پێم باش ینی دەستمەوە ئامێرە و کۆمەڵێک میلۆدی گۆرانی کوردی لەسەرەوە ئامێرەیە تۆمار بکەم و دەنگی قانون بچێتەوە گۆرانی کوردیەوە کە ئێستا زۆر زۆر باشە ئەم ساڵانەی کۆتاییە ینی ئەتوانم بەڵام لەم 15 ساڵی ئەخی کۆتاییە دەنگی ئامێری قانون دێتە ناو گۆرانی کوردیەوە. زۆر باشە. زۆرینەی زۆری پارچەکانی تۆی پارچە میوزیکەکانی تۆ لە شوێنە گشتیەکانی کەرکووک ئەبینرێن. هیچ پەیامێکت هەیە بۆ ئایندەی یاخود هیچ هیوایەک هەیە لە ناو کارەکانی تۆە یان ئەتەوێت پەیامێک بگەێنی لە ڕێگەی پیشاندان و با بڵێن نمایشکردنی مۆزیکی تۆ ئەو پارچە ڤیدیۆیانەی تۆ لەو شوێنە گشتیانەی شاری کەرکووک کە بۆ داهاتوو زیاتر بڕوانیت؟ بەڵێ بەتەکید کەرکووک چۆن ئەڵێ بۆ مۆزوعی موزیکی کوردی یاخود مۆزوعی موزیکی تورکمانی یاخود هینی مەقامی شوێنێ بۆ لە سەرچاو یان وەکو سەرچاوەیەک دانێ بۆ هینی مەقامات لە موسیقای هەم کوردیە مەقاماتی کوردیە گەرمانەکان و بۆیە من ئامانجی ئێمە ئەوەیە کە جاریشکە ئێمە کەرکووک لە ڕێی مۆسیقاوە جوانتر بکەین جاریشکە ئێمە خەڵکی ئاشنای مۆسیقا بکەینەوە لەبەرەوەی کەرکووک بە بارودۆخێکا تێپەڕی ئەلەم ساڵانی دوای کۆتای ئازادی بۆیە ئێمە بتوانین لە ئێستا دڵی کۆمەڵێک گەنج یاخود دڵی کۆمەڵێک خەڵکانێک تر بریندار ئێمە بتوانین بە موزیک چۆنەڵێ گۆڕانکاریەک بکەین لەسەرەوە. زۆر باشە. تۆ یەکێکیت لە فۆتۆگرافەرە چالاکەکان و فۆتۆکانی تۆ لە چەندین فستیڤاڵە نمایش کراوە و بینرا و چەندین خەڵاتیشە بەدەستهێناوە. پەیوەندی مۆسیقا و فۆتۆگرافەری بۆ تۆ چ نزیک بوونەوەیەکە؟ دیارە هەموو ڕێبازەکانی هونەر لە کۆتاییە یەک ئەگرنەوە مۆزوعی فۆتۆگرافی و موزیک بۆ من ڕەنگە تەنها بۆ من نەبێت چەند کەسانی کشەیە بە هەمان شێواز مۆزوعێکی سەرەتا وەکو باسم کرد مۆزوعی فۆتۆگرافی من وەکو هینێک دەسم پێ وەکو وەکو تەنها حەزێ دوایی بوو بە ئەوەی کە بەشداری پێشانگا بکەم و خەڵات بەدەستێن و دوایی بە پیشە بەڵام ڕەتێکی زۆر زۆری هەیە نەک تەنها فۆتۆگرافی بێ هەموو ڕێبازەکانی ینی شان و ئەتوانی ڕەتێکی مۆسیقا شێوەکاری ڕەتە بێتەوە بە شان و ینی
هەموو ئەمانە سینەما بەبێ موزیک ناکرێت هەموو ڕێباگەکانی هوەر بەیەکەوە بەڵێ زۆر باشە دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن زۆر بەڕێز دیار ئازاد موزیسیان لەڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بووی سوپاس بۆ تۆ